بەڕاستی هاتوونە ڕزی مامۆسایانی سەربەرز و سەرجەم فەرمانبەرانەوە بۆ داوای سەرنەوەی تەواوی حەق و مافەکانیان دەکەین. پێمان وایە ئەمڕۆ لەم ساعەتی ئێستادا مەزلومترین گەل و چەوساوە وەچینی توێش کەم ناکەم تەنها داوای دەست لە کارکێشانەوەی ئەو دوو گەندەڵکارەی دەکەم، ئەو دوو بنەماڵەیە دەکەم بە زووتری کات دەست لە کارێکانیان بکێشم. ماوەڕۆ وەک سەرجەم چین و توێژەکانی شاری ڕانیە بۆ پشتیوانی لە مامۆسایانی هەولێر و دۆک و زاخۆ هاتوونە سەر شەقام بۆ مافی خۆمان هاتوونەتە سەر شەقام. پەیامی ئێمە ئەوەیە ئەو دەسەڵاتە ئەگەر پێی چاری بە بازار شکاگەرنا با بڕوا بەجێمان بێڵێ ئێمە خۆمان چارێش خۆمان دەدۆزینەوە. ئێمە دەتوانین ئەوان دەیکەن زۆر باشتر لەوان ئەو وڵاتە بەڕێوەبەرینەوە 27 ساڵە سەرەوە سامانیە وڵاتە دەچن بەداخەوە ئارەقی شەرمەژاری بسن باشتر لە بەرامبەر ئەو هەموو زانای ئاینی و مامۆسایانە لەسەر جادن تا ئێستا وەڵامی کەس نادەنەوە. برزێن باشترە، داوەشێن باشتر، لە ناوچن باشترە، بڕۆن جێمان بێڵن، وازمان لێبێنن. ئێمە چیتر ئێوەمان ناوێ دەموچاوی ئێوەمان ناوێ.